بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. بینەرانی زۆر بەڕێز و خۆشەویست، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لێبێ. هاتینەوە خزمەتتان لە پرۆگرامی خۆشەویستیدا. ئەم جارە بابەتەکەمان بە ناونیشانی چۆن لەگەڵ خەڵکی بژین. ناونیشانی ئەم تەورەیەمان لە پرسیاری ئەم بەڕێزەوە وەرگرتووە کە ئێستا بۆ جەنابتانی وەکو خۆی دەخوێنمەوە. بەڕێزێک پرسیاری بۆ بەرنامەکەمان ناردووە و دەڵێ کەسێک بە ئانقەست و بە پلان زوڵمی لێکردم، هەتا ئێستاش لەگەڵ ئەو زوڵمەی باری دەرونیم نەهاتەوە سەرخۆم. پرسیارەکەم ئەوەیە، ئایا ئەگەر دوعای لێ بکەم گوناهبار دەبم؟ ئەم بەڕێزە لەلایەن کەسێکەوە ستەمی لێکراوە، دەرونی ئازار دراوە، ئەم دەیەوێت بەردەوام دوعای لێ بکە. ئایا بەو هەموو دوعاکردنە لەو کەسەی کە ستەمی لێکردووە و تا ئێستاش باری دەرونی نەهاتۆتەوە سەرخۆی، ئایا گوناهبار دەبێ؟ لە وەڵامی ئەو بەڕێزەدا و هەموو ئەوانی کە ئەو پرسیارە لە دەرونیاندایە دەڵێن وەبیللاهی التەوفیق لە دوو خاڵدا ئاماژە بەو وەڵامە گرنگەی ئەو بەڕێزە دەکەم. یەکەمیان بەدڵنیاییەوە زوڵم سێ جۆری هەیە. زوڵمێک هەیە کاریگەری لەسەر دەرونت دەکا. بۆ نمونە کەسێک خیانەت لێ دەکا، ئەو کەسەی تۆ زۆر متمانەت پێیەتی، ناخی خۆتت بۆ هەڵڕشتووە، دەردە دڵی خۆتت لا کردووە، هەموو ژیانی خۆتت بۆ باس کردووە، هەموو ژیانی خۆتت پێبەخشیوە، متمانی تەواوت پێیەتی، کاتێک لە کۆتاییدا بۆت دەرەکەوێ فڵان کەس لە ئەوەڵەوە لەگەڵ تۆدا بەفێڵ بووە، هەل لە سەرەتاوە ڕاستی نەکردووە لەگەڵ تا، خیانەتی لێ کردووی، چه ئازارێکی دەرونیت توش دەبێ. ئەو کەسەی بوختانت بۆ دەکا، خۆ هیچی لێ نەکردووی، لێ نەداوی، ماڵی نەخوارد و هیچی لێ نەکردووی، بەس تۆمەتێکی ناڕەوای خستە پاڵت، ناوی زڕاندی، ئەو کەسەش ئازارێکی گەورە بە دەرونت دەگەیەنێ. ئەو کەسەی قسەت پێ بڵێ، ڕوشکێنی ناو مەجلیست بکە، ڕوشکێنیت بکە، قسەت پێ بڵێ، کەسێکی دەسەڵاتدارە تۆ نەتوانی بەرەو ڕووی ببیتەوە و لە ناختەوە پەنگ بخۆیتەوە، ئەمەش زەبری دەرونی توش دەبێت. کەواتە جۆری یەکەم لەو ئازارانەی کە دەرونی ئینسانی پێ دەتەزێندرێ ووا دەکاوەکو ئەم بەڕێزە هەل لەگەڵ یا بمێنێتەوە، بەردەوام لەو بارە دەرونی ڕزگاری نەبێ، یان خیانەتە، یان بوختانە، یان قسە پێوتنە. جۆرێکی تر لە زوڵم و ستەم ئەوەیە کەسێک جەستەی ئازار بدەیت، کەسێکی دەسەڵاتدار زلەیەک بدا، قەمچیەک بدا، دارێک بکێشێ بە کەسێک کە بێدەسەڵاتە لەبەردەستیە، ئەم توانای نییە لێ هەڵگەڕێتەوە و تاوانێکیش لە خۆیان شک نابا کە ئەم کەسە ئاوا بە ناڕەوا پەلامەری جەستەی دەدا. بۆیە بەردەوام ئەو ئازارە دەرونیەی قامچی بەدەستی پشتی ئەم لە وێنایدا هەر دەمێنێتەوە. ئەوانەی لە زیندانی تاغوتەکان و لە زیندانی ستەمکارەکاندا قەمچی باران کراون، لێیان دراوە، بزانە هەرگیز لە بیریان ناچێتەوە، چونکە مەزڵومێکی بێتاوان لەلایەن زاڵمێکی لە سەڵاتدارەوە جەستەی ئازاری دراوە. سێمیان ستەمێک کە بەهۆی ماڵەوە ڕوودەدا، پارەیەکی حەڵاڵی خۆت کۆ کردوتەوە، کەسێک قەرزی لێ وەرگرتووی، دواتر هەر ناداتەوە و حسابیشت بۆ ناکە، لە بڕۆژ کاتم لێ بکە، دادگاژەڵە مانگی 2000 تەبعی بدەوە هەتا ئەولادەکانی شت دەمرن، ئەو پارەیە نادرێتەوە، کەواتە پارەکەی خواردی. کەسێکی تر بە ناوی مامەڵەوە پارەی لە کەسێک وەرگرتەوە بە ئەو پەڕی دڵنیایی و متمانەوە، ئەمیش خۆش باوەڕ بووە، هەموو سەرۆت و سامانەکەی خستۆتە دەستیەوە، دواتر کەسەکە بێمنەتی خۆی دەردەبڕێ، لەگە ڕازی شتێکی کەمت دەمەوە ئەوی تری خورا، یان ڕادەکاتە دەرەوە، یان خۆی بزر دەکا، بێسەر و شوێن دەبێ. ئالەم حاڵەتانشدا ئەم کەسا بە لەدەستچوونی سەرۆت و سامانەکەی زەبرێکی دەرونی گەورەی توش دەبێت. ئەوەی ئەم بەڕێزە دیاری نەکردووە، زەبرەکەی بەهۆی بوختان و خیانەت و قسە پێوتنەوەیە، لێدانی جەستەییەوە بووە، یان خواردنی ماڵەکەی بووە، بەڵام دەڵێت بە ئەنقەست و بە پیلان زوڵمی لێ کردم، بۆیە هەتا ئێستاش لەگەڵ ئەو زوڵمەی باری دەرونیم نەهاتۆتەوە سەرخۆم. بەڕێزان، تۆش مرۆڤی، خوای پەروەردگار لەسەر ئەم خاڵەیان کە دەرونت ئازاری پێدەخوا، ئەو زوڵمەی بە پیلان و بە ئەنقەز لێکردووی، خوای پەروەردگار سزان نادا. لە خزمەت سوڕەتی ئەلحیجر ئاەتی 97 دەبین، خوای پەروەردگار بە پێغەمبەری خاتەم محەممەد صلی الله عليه وسلم دەفەرمێ وەلەقەد نەعلەم ئەنەکە یەضیق صەدڕوکە بما یەقولون
ئێمە باش ئاگادارین ئەی محەممەد صلی الله عليه وسلم خۆشەویستم ئەنەکە تۆی خاتەمی پێغەمبەران یەضیق صدرك سینەت تون دەبێ پشوت سوار دەبێ دڵت تەنگ دەبێ بما يقولون بەوەی کەوا ئەیڵێن ئەو کافرانە ئەو مشریکانە دەڵێن نەعوذ بالله خوا هاوبەشی هەیە ئەو بتانەوەکو خوا دەسەڵاتیان هەیە ئای چۆن چەند دڵت تەنگ دەبێ هەروەها بەوەی کە ئیستیهزا و گاڵتەت پێ دەکەن ئەڵێن ئەوە محەممەد شێتە مەجنونە ئەوە محەممەد ساحیرە ئەوە محەممەد و قورئانە کەلامی خوا نییە ئەوە شعرە ئەوە کاهینە و فاڵچیە و فاڵمان بۆ دەگرێتەوە ئەم ڕووداوانی باسی قیامەت دەکا ئای خۆشەویستم ئاگا لێ چەند دەروونت ئازار دەچێژێ کەواتە لە شوێنێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە قسەکردن بە قسەوتن بە خۆی هەروەها بە شەریک بۆ خوادانان بۆ الله سبحانه وتعالى پەنا بەخوا دڵی ئازار بکێژێ ئەی تۆی بەندەیەک چۆن دڵت ئازار ناکێژێ بەو قسە ناڕەوایانەی بەو زەبرە دەرونیانەی کەوالێت دەدرێ کەواتە خوای پەروەردگار بەوە ناڕەحەت نابێ یعنی لێت ناگرێ کە تۆ دەرونت ئازار دەکێشێ بەڵام چارەسەرەکەی بۆ داناوین بە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت چی بکە دەفەرمێت فسبح بحمد ربك وكن من الساجدين تۆ بەردەوام ذکری سبحان الله الحمد لله بکە هەروەها لە ناو سوژدەبەراندا بە ئەمە سێشتمان فێر دەکە یعنیان بێکەمیان زۆر بڵێ سبحان الله لە زیاتیەوەی ئەوەندە بیر لەو کەسە بکەیتەوە بیر لە خالقی خۆت بکەوە بەڵێ یا ڕەبی خوایە تۆ پاک و بێگەردی تۆ ستەمت لە من نەکردووە ئەوە بەندە زاڵمەکان ستەمیان لە من کردووە الحمد لله بەو الحمد للهە يرفع همتك ومعنوياتك همتت بەرز دەبێتەوە یا ڕەبی خوایە من هەر ئەوە نیە ئەوستەمەم لێ کراوێ و هیچ خۆشیێکی ژیانم نەمابێ الحمد لله ژیان پڕ لە جوانی ئەگەر لەو لایەوە زەبرێکی دەرونیم لێ دراوە فڵان کەس ئازاری داوم بەڵام نیعمەت و خەڵاتەکانی تۆ یەکجار زۆرن بەسەرمەوە اینجا پەروەردگار دەفەرمێ وەکن من الساجدين يعني الانشغال بالعمل الإيجابي بڕۆ بۆ مزگەوت بۆ جومعە بۆ جەماعەت تێکەڵاوی کۆمەڵگا بە خۆت گۆشە گیر مەکە و خەفەتخان مەکە بەس بە دیار خەفەتەکانتەوە دانیشی بەس شەو و ڕۆژبی لە بەرامبەر بکەوە خەریکی کارێکی باش و ئیجابی و بەرهەمهێن بە خۆت مەشغوڵ کە بە کارێکەوە وی ئەو خەمەی ڕابردووت لەبیر بچێتەوە خاڵی دووەمیان هەوڵ بدە خۆت لەو بارە دەرونیە ڕزگار بکە ئەزیزم حیفە دڵ و دەرونی خۆت بکەیتە زبڵدان نەزانین چییە ئەوەیە کە ئەو حاوی خۆڵوشتانی کە لە ماڵانە ئەو هەموو پیسی و پاشەڕۆیە کۆ دەبێتەوە ئەیبەن لە شوێنەکە یان کاتی خۆی لە لادەکان هەموو بینی بوومان هەرچی زبڵ و پیسی لادەکە بوو لە شوێنەکە کۆیان دەکردەوە پیان گوست سەرە لەنگوێلک یان پیان دەوت زبڵدان دەرونی خۆت ئەزیزم مەکە بە زبڵدان حەقی خۆت بەخوا بسپێرە بڵێ یا ڕەبی خوای گەورە فڵان کەس زۆری ستەم لێ کردم یا ئەڵڵا سپاردم بە تۆ لە قیامەتدا چاکەکانی ئەو بۆ تۆ دێن هێندە بیری لێ بکەیتەوە خۆت زەرەت دەکەیت واللهی وا لێدە لەبەر بۆگەنی دەرونی خۆت کە بۆتە زبڵدان واللهی لە خۆت بێزار دەبی بەرامبەر تازە زەرەت ناکە یەک جار خوا حەقی تۆی لێ دەکاتەوە دڵنیە بە لە دنیا و قیامەتە بەڵام ئەوەندە کە بیرت لێ کردەوە هەموو ڕۆژێ هەر دوعاکردن هەر لە بیربوونی بەرامبەر کەستەمی لێ کردووی واللهی دەرونت دەکا بە زبڵدان بۆیە پەروەردگار لە سوڕەتی ئەننور ئاەتی 22دا دەفەرمێ وەلیعفوا وەلیەصفەحوا بەردەوام لێبوردە بن وەلیەصفەحوا دەرونی خۆشتان پشۆن سەفح ئەوەیە قاپێک کە پیسی پێوەی لێی دەکەیتەوە کەسی وای لێی دەبووری بەڵام دائیمە هەر لەبیرتە خوا دەفەرمێ هەر وازی لێبێنە بە منی بسپێرە من تۆڵی دنیا و قیامەتی لێ دەکەمەوە بەڵام دەرونی خۆت خاوێنکەوە ئەوە نەبیری لێ مەکەوە دەستذکرێکی خوا بکە دەسڵاوەتێک لێدە دەتەسبیحاتێک بکە الحەمدوللایە بکە خۆت خەریکی ئیشێک بکە دەرونت مەکە بە زبڵدان ئەم ئاەتە لەبارەی ئیمامی ئەبوبەکری سیدیقەوە کاتێک ئەم ئاەتەیان بۆ خوێندەوە خزمێکی هەبوو ئەم خزمەی نەبوو بوو نەدار بوو یعنی بە هەژاری پێگەیشتە بوو ئیمامی ئەبوبەکریش بازرگانێکی گەورە بوو لە ماڵی خۆی موچە و معاشی بۆ بڕیبەوە یعنی دەستیەکی تەواوی خستبۆ پشتی مانگانەیەک پارەیەکی باشی بۆ بڕیبەوە بۆی ئەم پیاوە لە هەژاریدا چۆکدانەدا چ پیاوەتیەکی گەورەیە کەسێک لە ئەو پەڕی هەژاریدا دەرت بێنە دەستگیرۆیت بکە بەڵام هەر ئەو کەسە بوختانی بەخات و عایشەی کچی ئیمامی ئەبوبەکر و خێزانی پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم ئیمامی ئەبوبەکر فەرمی واللهی لەمەوەدا یەک درهەمی نادەمێ معاشەکەی دەبڕم معاشەکەی بڕی کاتێک ئەم ئاەتە هات وەلیعفوا وەلیەصفەحوا کاکە لێبوردە بن ئەو ستەمەی لە تۆی کرد بوختانی بە کچەکەت کرد هیچ ئازارێک لەوە قورستر هەیە کەسێک بوختان بە کچەکەت بکە کچەکەشت چێ بێ خات و عایشە بێ خێزانی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم
ئەبیمامی ئەبوو بەکر لەو مەسافەیەدا چ ئازارێکی دەرونی خواردووە کە خات و عایشە لە ماڵی پێغەمبەرەوە بۆ وختانەوە گەڕایەوە هەتا سوورەتی نور هاتە خوارەوە بەڵام کە ئەمایەتی خوێندەوە خوا لەبەر ئیمامی ئەبوو بەکر و هەموو مسلمانانی بود ئەبوو بەکر تۆ کاری لەوە گەورەترت هەیە شەو و ڕۆژ بەس بیر لەو پیاوە بکەیتەوە کە بوختانی وە کچەکەت کرد و معاشەکەی دەبڕم و نانی دەبڕم و پایارمەتی نادەم خۆت زەرەت دەکەی لە کارە گەورەکانت دوا دەکەوی تۆ لەوە گەورەتری لێی ببوورە ئیمامی ئەبوو بەکر یەکسەر معاشەکشی بۆ جێڕایەوە پارەکەی جارانی دایەوە لەبەر ئەوە ئەمە لەبەر خاتری خۆتە با تۆ تیانەچی عباس محمود عقاد ئەدیبێکی میسریە باسی ژیانی خۆی دەکا ئەڵێ سەرەتای ژیانم دایمە تووڕە و پەست بووم حەد بەردەوامی خوا ئازارم هەبوو دایمە لە خۆم بێزار بووم بەهۆی چیەوە بەهۆی ئەوەوە هەر شتێکم دەبینی پێی ناڕەحەت بووم لەسەر شەقام دەڕۆیشتم کابرا نەیەزانی باش ئۆتۆمبیل لێ بخڕێ هێواش بوو لە بەردەمە هۆڕنێکم بۆ لێدا و تووڕە دەبووم سەریع دەڕۆی دەموت تخوا سەیری کرد تخوا گوناحی ئەوە شۆفێر بێ کەسێک بە دەنگی بەرز قسەی دەکرد دەموت تخوا ئەوە تەکەیتی قسەکردنە کەسێک بە دەنگی نزم قسەی دەکرد هەر بێزار بووم سەرما بوویە هەر بێزار بووم گەرما بوویە هەر بێزار بووم لە هیچ ڕازی نەبووم ئەم جا دووەمیان تووشی گرفتاری ڕەزامەندی خەڵک بووم ئەم گوت تۆ بڵێ ئەم ڕۆیشتنم خەڵک بەدڵی بێ تۆ بڵێ ئەم جلالم خەڵک بەدڵی بێ تۆ بڵێ ئەو ڕەنگەی هەڵم بژادۆ بۆ ڕەنگی خانوەکەم خەڵک پێی باش بێ بەردەوام بیرم لەوە دەکردەوە سەرنجی خەڵک بۆ لام خۆم ڕاکێشم تووشی گرفتاری دەرونی بووم هەتا خوا ڕەحمی پێکردم ڕزگار بووم بە دوو شت یەکەمیان وام لێ هات چاوەڕێی هیچ لە کەس مەکە ئەو خەڵکە تۆ نە پۆلیسی هاتوچۆی نە پۆلیس و ئاسایشی مکافەحەی ئیجرامی نە کەس حیساب بۆ تۆ دەکا نە ئەوانە نانخۆری تۆن ئەگە بۆم قرا قسەیەکی خێر دەکەم ئەگە گوێم لێ بگرێ بەڵام ئەوەندە کۆڵ بە خەڵکەوە هەڵ ناگرم لە کاتێکا من هیچم پێ ناکرێ بەس خۆم ئێستا خەڵکانی ئێوەش جەنابتان لەوانەیە کەسانێکتان تێدا بە بینەرانی بەڕێز خەفەت لە هەموو شتێک دەخوا لە کاتێکە هیچی شت بەدەست نییە والله کەس حساب بۆ من و بۆ تۆ ناکە قسەمان خۆ من نە پەرلەمانتارم نە ئەنجومەنی پارێزگام نە سیاسەتمەداری وڵاتم نە سکرتێر و سەرۆکی حیزبم ئێتر بۆچی خۆم بخۆمەوە بەس دەرونی خۆم وێران دەکەم واز لەو بابەتانە بێنە کە پەیوەندیەکیان بە تۆ نێو بە تۆ چارەسەر ناکرێن دەڵێت دووەمیشیان خۆم لەم بەڵایە ڕزگار کرد تۆ بڵێ عالم منی بەدڵ بێ جلەکەم دەنگەکەم ڕەنگەکەم خانوەکەم سیارەکەم وتم خوا بەس تۆم لە ڕازی بی بەس تۆم لێ ڕازی بی جا خەڵک چییە وەڵڵای دەڵێ ئێستا دەرونێکی ئیسراحەتم هەبوو بەو دوو خاڵە ڕزگارم بوو لەو بارە دەرونی کە تووشم بوو با ئێمە شوا بکەین بەس ڕەزامەندی خوا و هەروەها کۆڵی ئەو هەموو خەڵکەش مەهێنا سەرخۆت و ئەوانەی ستەمیشیان لێکردبووی ئەگەر بۆت کرا تۆ ئەوەندە گەورە بە چاکەی لەگەڵا بکەوە بەو چاکەیە بیکوژە و خوای پەروەردگاریش حەق و حسابی لەگەڵ دەکا بەڕێزە وتوتە ئایا دوعای لێ بکەم گوناهبار دەبم نەخێر بە عینی دوعاکردنەکە گوناهبار نابی بەڵام بۆ دەرونی خۆت ئەزیزم زەرەدا یەک جار بچۆ سەر بەرماڵ و بڵێ یا ئەڵڵا فڵان کەس ئەوەندە ستەمی لێ کردوم تا ئێستا دەرونم نەهاتۆتەوە سەر خۆم یا ربی خوای حواڵم بە تۆ کرد یا ربی خوای وا من لەبیر خۆم بردەوانێ لە دنیا و قیامەت هات تەسلیم بە تۆم کرد جامە یەک جار بەسە ئێتر پێویست ناکە تۆ پێنج فەرزە لەسەر بەرماڵ لە زیاتی دوعای خێر و دین و ئیمان و ژینی بەختەوەر بۆ خۆت و خێزان و ماڵ و منداڵ و کەسوکارت هاوڵاتی و هاونیشتیمانیان و هاو ئاینیانت لە زیاتیەوە بەس باسی فڵان کەسن لەبیر بێ یەک جار حواڵە بە خوایکە ئێتر دوایی لەبیر خۆتی بەرەوە وەلیعفو وەلیەصفحو دڵت پشۆ دەرونت پشۆ وازی لێ بێنە خوای گەورە لە دنیا و قیامەتا تۆڵی تۆی لێ دەکاتەوە بەڕێزان ئێمە دەبێ بچینە ناو خەڵکەوە ئێمە لەگەڵ خەڵکا دەژین دەبا بچینە خزمەت قورئان لە سوڕەتی ئەلعەراف ئاەتی 199 دا خوای پەروەردگار لە یەک دیێڕە کە هەرچی زانستی دەروون ناسیە وەڵڵی هەرچی کۆمەڵ ناسە چی کتێب لەم سەر زەوێدا نووسراوە لەو بارەوە وەڵڵی ناگاتە ئەم ئاەتەی قورئان خذ العفو وأمر بالعرف وأعرض عن الجاهلين سێ فەقەرەیە خذ العفو پەروەردگار دەفەرمێ خذ ما تيسر لك من أخلاق الناس کاکە ئەوەی کە خەڵک لەگەڵ تا هەڵسوکەوت دەکا و دەیبینی خۆشگلەیمە بە کوردی خۆمان هەر ڕوو کەشە ئاساییەکەی وەرگرە ئەوەندە خۆت بە خەڵکەوە ماندوو مەکە خذ العفو ظاهری خەڵک وەرگرە ئێستا هیوا هەیە بەداخەوە خۆی کوشتووە بەردەوام دەم بەگلەیە وڵی فڵان کەس بەلای تێپەڕیم سەلامم کرد یان هەر جوابی نەدامەوە یان زۆر بە ساردی جوابی دامەوە خۆ خراپەم بۆی نییە دەبێ بووە بێ وڵات چوومە فڵان مەدیسەوە فڵان کەس هەر لەبەرم هەڵنەستا لەو پرسەیەدا لەو خۆشیەدا لەو مەدیسی شەکرا خواردنەوەیدا سەلام کرد خەڵک هەستانەوە هەر هەڵیش نەستا لەبەرم وڵی فڵان کەس هەر لە خۆیەوە سەی دەکەم نێوچانی لەگەڵ ماگرژە کاکە گیان وامە بە خودی العفو واز لە خەڵک بێنە ناخی خەڵک مەخوێنەوە
هەرچ ڕووکەشەکەی ببینە هەموو خەڵک لەم زروفەدا خۆشگلەیی مەبە ئاەتەکەی قورئان مەبەستیەوە لەگەڵ خەڵکە خۆشگلەیی مەبە چونکە خۆت زەرەت دەکەی وەڵڵی کاکە هەموو کەس کاری خۆی هەیە خەمی خۆی هەیە گرفتاری خۆی هەیە من و تۆمان لێ ناتوە کابرا بەلات هاتووە سەلامی کردو وەڵڵی بەوەی نێجەستەمان لەوێ بووە دڵمان لە شوێنێک چکەیە ڕزی بۆ بەرامبەر بێنەوە بڵێ بەخوا برا شیرینەکەم لەوە ئەچێ فڵان کەس خۆ ئەزانێت چ مەراقێکی لە دڵایە خۆ ئەزانێت چ گرفتاریەکی هەیە وەڵڵی من سەلام کردو لەو دانیشتنەدا کە لەبەرم هەڵنەستاوە لەوانەیە چاوی منی هەر نەبینی بێ لەوە ئێستاوە لە ئەوروپا بێ دەروونەکەی بۆیە خوذی العفوە دایمە سڕوکەشی شتەکان ببینە کابرا الحەمدولله هیچ ناحەزیەک لەگەڵیان نیە دوژمنایەتێک لەگەڵیان نیە ئیتر ئەوەندە خۆشگلەیی مەبە وأمر بالعرف فەرمان بە چاکە بکە وأعرض عن الجاهلين پشت لە نەفامان بکە جا هەر نەفامێ قسەیەکی بەرامبەر کردی و تۆ پەلاماری دی و قسەی پێ بڵێ وان و شەڕی لەگەڵا بکەی وەڵڵا بەشی دوو ڕۆژ ناکەی لە ژیانە وأعرض عن الجاهلين مهمە تۆ خراپە بۆ خەڵک نەبێ جا کابرا لە خۆیەوە قسەت پێ دەڵێ بوختانت بۆ دەکات لە فەیسبوک کۆمنتت ناشرینت بۆ دەنووسێ ئەوە هەر جاهیلە ئەعریض پشتی تێکە خۆتی پێوە ماندوو مەکە وازی لێبێنە دەروونت ئیسراحەت دەکات بەڕێزان دەچینە ناوبڕ و ئینشاءڵڵا دوای ناوبڕێکی کورد دێنەوە خزمەتتان و لە دوای ناوبڕەکە بەو دوو ژمارەی لەسەر شاشەی کەناڵی دیمەن دەیبینن ڕاستەوخۆ ئینشاءڵڵا دەتوانین بە ئیزنی خوا پەیوەندیەکانتان وەرگرین بسم الله الرحمن الرحیم بەڕێزان هاتینەوە خزمەتتان و درێژە بە پرۆگرامی خۆشەویستی دەین ئینشاءالله تعالى ئینشاءالله چەند قسەیەکی خێریتر لەسەرەوە بابەت دەکەین و چاوەڕێی تەلەفۆنەکانی جەنابتانین پەروەردگار پێوتین تۆی موسڵمان تۆی مرۆڤ ناتوانی بە تەنیا بژی بۆ ئەوەی دەروونێکی ئیسراحەتت هەبێ ئەم ئاەتە قورئانیە ئاەتی ژمارە 199 سوورەتی العراف جێبەجێکە واللهی بڕواتان هەبێت کێشەکانی دادگا و مەحکەمە و پۆلیس و ئاسایش و سۆحی کێشەی کۆمەڵایەتی و بەس بە جێبەجێکردنی ئەم ئاەتە قورئانیە ئاەتی ژمارە 199 لە سوورەتی العراف واللهی هەمووی کۆتایی پێدێ خذ العفو وأمر بالعرف وأعرض عن الجاهلين تۆ لە کۆمەڵگەدا سێ شت هەیە بەریەککەوتنی ڕۆژانەت هەیە لەگەڵ خەڵکدا خذ العفو بەس ڕووکەشی خەڵک ببینە بەرامبەر الحەمدولله ماڵت نەخواردووە ماڵی نەخواردووی ستەمت لێ نەکردووە ستەمی لێ نەکردووی ئەوەندە خۆشگلەیی مەبە وەڵای فڵان کەس چوومە ماڵی وەکو پێویست نەبوو وەڵای کاکە لەوە چێ ئەو کاتێک کە تۆ میوانداری ماڵی فڵان کەست کردووە لەوە چێ فەقیر لەگەڵ هاوسەریا کێشەی هەبوو بێ کێشەی مناڵەکانی هەبوو بێ کێشەی بێموچەیی و کرێی خانوەکەی هەبوو بێ لەوە چێ خۆی نەخۆش بوو بێت تۆ وەرە جاریوە جەستە تەواونی هەر لە خۆ بێ تااقەتی یا بەرامبەر الحەمدولله سیحەتی باشە دەیە وەکو ئەو خۆشحاڵ و پێکەنی ناویبی یا برام نابێ لەبەرەوە دایمە خۆشگلەیی مەبە لە خەڵک لە کاتی بەریەکەوتنت دەوامی دایرەت دەوامی کۆمپانیات شەریکەت زانکۆت ئامادەیت خوێندنگات ئەوەندە خۆشگلەیی مەبە لە خەڵکە خذ العفو شتەکان بە ڕووکەش وەرگرە الحەمدولله هیچم لەگەڵ فڵان کەسانیە بەخوا کە جوابی سەلامەکەی وەکو پێویست نەدامەوە عوزری زۆر بۆ بێنەوە کە ئەو هیچ مەبەستێکی لە تۆ نەبووە ئەی ناوانە بێت دایمە خەفەتبار دەبی پەیوەندی یەکەممان لەگەڵدای بەڵێ دایکی باوان فەرمو خوشکی بەڕێزم مامۆستاگیان ئەم کاتۆ باش ئەم کاتەی بەڕێزتان باشتر دادەیگیان مامۆستاگیان بەڵێ فەرمو دادا مامۆستاگیان پرسیارێکم هەیە بە خوددان بە یارمەتی خۆ گەرجام خوشکە باشەکان فەرمو دایکی باوان مامۆستاگیان من کوڕێکم لە دەرەوەی وڵاتە بڵێ مامۆستاگیان ئیشی هەیە لە دەرەوەی وڵات ئیشەکە دوکان نارە بڵێ ئیدا مامۆستاگیان پارە ئەنێرێتەوە بۆ من بەڵێ پارە بەشی خۆم ئەنێرێتەوە بەشتریش ئەنێرێتەوە ئەڵێ بۆم بکە بەخێر بەڵێ اینجا ئەو پارەیە کە ئەینێرێتەوە من خێر مەگا کە بیکەم یان هەر خێرەکە بەوە گات بەسەر چاو باشە مامۆستاگیان پرسیارەکە دڕون و ئاشکرێتەوە مامۆستاگیان ئیشەکەی حەڵاڵە حرام نییە الحەمدولله حرامە ئەوە ئاساسە دوکانی مامۆستاگیان الحەمدولله تەمەن درێژ بێ یاخوا باوکی مناڵەکانیش گردنی ئازا کردم مامۆستاگیان لە هەموو شتی ماڵ ئەگەر من خێرێکی لێ بکەم گردنم ئازا بکات مامۆستاگیان بەڵێ گوێ بیستم گوناحم ناگات ئینشاءڵڵا دایکی باوان خوشکە باشەکەم پرسیارێکی جوان بوو ئینشاءڵڵا لە درێژەی بەرنامەکەدا لەگەڵماندا بە وەڵامی پێویستی پرسیارەکە وەردەگری بە ئیزنی خوا زۆر زۆر سپاس مامۆستاگیان سپاس بۆ جەنابێشت دادەگیان خوشکە مامۆستاگیان باشەکەم دایکی باوان خوا لەگەڵ زۆر خوا لە ڕازی بێ خوشکە شەهێن فەرمو دادەگیان
ماما ساجان السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. دادا شين خوای گەورە پاداش بداتەوە ماما ساجان. دەگەڵێەوەی بەڕێزیشا زۆر سپاس. ماما ساجان من خوێندەواریم نییە ئەگە سوورەتی کە گوێ لێ بگرم بە سەماعە لە گوێمی کەم شەوانی جومعە و پێنجشەممە خێرم بۆ دەنووسرێ وەکو ئەو بیخوێنم بەس گوێ لێ بگرم بە سەماعە لە گوێمی کەم. تۆ هیچ خوێندەواری نییان هەر کەم خوێندەواری هەیە؟ هەر خوێندەواری من نییان نینە. تەواو دەست خۆش ئیشاڵڵا وەڵامی پێویستە دەدەمەوە دەستەکانت خۆش بێ. مامۆستاجان بڵێن منی زۆر جار هاتۆزە ترسێک خۆفێک دەمگرێ ئەلحەمدوللا سپاس بۆ خوای گەورە زۆر لە نوێژ و تاعات و ئەو شتانە زۆر مەزبوطیشم واز پێم دەڵێن ئەتۆ ئیمانت زەعیفە بۆیە جار جار ئەڵێ ئەترسێم خۆفێک بەدڵم لە ترسەکە دۆکو چییە خوشکەشە هێن؟ والله هەر وەکو بە چۆن ئەڵێ ها لە شتێک دەترسێم و بەس فترێک یەکسەر چادە من بەرم دەداتر وەک زۆر کەسی دەڵڕم بێ شەیتان بێ ئەو شتت بۆ دروست ئیمان زەعیفە من لە هەموو شتێک زۆر مەزبوطم بۆ ئیمانم زەعیفە. نانی من زەعیفی نییە بەڵام ئیشەڵڵا قسەت بۆ دەکەم بەسەر چا خوشکەشەیە. خوا لە ڕازی بێت دادەگیان سەر چەند خوشکەکە لەگەڵ بێ دادەگیان خوا لەگەڵ بێ خوشکی باشم. خوشکە ئامینە فەرموو دادەگیان. گیان دەمەوێت قسە لەگەڵ مامۆستایکەم پرسیاری لێ بکەم. فەرموو خوشکە ئامینە گوێ بیستین. بابە ئەمە لەگەڵ لەبەرێک پرسیارێکم هەیە لێی ئەمن دووچێکم هەیە لە دەرەوەی وڵاتە زۆریشم خۆش دەوێت زۆرم خۆش دەوێت کوڕەکەم بڵێ بەو لاوە بڕۆ دەڵێەوە داکردەوە دەکا پێت دەڵێ هەموو شتێک داخەم گوناحبار دەبم قسەی لەگەڵ نەکەم. بووکەکەت و کوڕەکە لە دەرەوەی وڵاتن؟ لە دەرەوەی وڵاتن ئەمن زۆر قسێشە چیان دەبێ لە کوڕەکەم تووڕە دەبم تەلێفۆنی لەسەر دادەخەم دەڵم دەرکەم قوربانی ئەو ژنەی دەربەدەر بووە لەگەڵ تۆ ئاگال لێبێ ئەوش دەڵێ ژنەکەوەتی هاتوۆتە ئێرە زۆر خراپە لەگەڵ من ئەمیش قسەی دێستا بینێکە قسەی لەگەڵ ناکەم دەڵم دڵێ وڵاش ناوێرم کۆخم دەڵەوە داکرێت دەڵێ بەسەر ئیشەڵڵا تۆ گوناهبار ناوی بەئیزنی خوای گەورە ڕێنماییش دەدەم ئەو بابەتە بەسەر چاو خوشکە ئامینە. باشە بە قوربان بە هەموو لایەکە ئیشەڵڵا سەرجام دادەگیان لەگەڵ باوکم. دایکی عەبدوڵڵا فەرموو خوشکی من. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله سەرجام دادەگیان. دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم. خوای گەورە سەلامەتتان کە دەستی جەنابیشتان خۆش بێ. خوای گەورە پاداشی بەخێر داتەوە ئینشاءالله. تێگەڵێەوەشا فەرموو دادەگیان. والله مامۆستای بەڕێز من دوو پرسیارم هەیە. پرسیاری یەکەمت؟ پرسیاری یەکەم خوشکێکە یا پرسیارم بۆ خوشکێک بڵێم نازانم دەمی ئەوە ناکا کە تو حەقدێک لە خوای گەورە بەباستی کوتی لە هەنی دێکی دابوو کوتی خوای ئەو شتم بۆ بێتە دی کە هەموو دووشەم و پێنجشەمێک بە ڕۆژوو بووم. بەڵێ ئەو خوشکە دەڵێ ئێستا ئاواتەکەم هاتۆتە دی. بەڵێ دەڵێ زۆر بێهێزم کە ڕۆژەکان دەگرم دەڵێ کە وەعدەکەم بشکێنم گوناحبار دەبم یان نا. بەسەر چاو ئیشەڵڵا پرسیاری یەکەم گەیشت. مامۆستای بەڕێز پرسیاری دووەمیشم وەڵاهی سەبارەت بە نوێژە. بەڵێ من دوای بڵێم پێش نوێژی بەیانی بۆ نمونە سەعات سێ یە ڕکاتێک دەکەم شەو نوێژ پێش نوێژی بەیانیش ڕکاتێک دەکەم. بەڵێ بەس بڵێم بینێکی دەکەویتە بەر بەس ناخەومەوە هەتا نوێژی بەیانی دەکەم ناخەومەوە دەستنوێژم بڵێم دەستنوێژی یەکەمەوە یان نا. بەسەر چاو دەست خۆش لێ دەکەم. سەلام عەلەیکم. دایکی عەبدوڵڵا عەلەیکم السەلام ورحمة الله خوا لە ڕازی بێ. سلام علیکم. فەرموو دادە عایشە. عەلەیکم السەلام ورحمة الله وبركاته. سڵاوی خواتان لێبێ دادەگیان. خۆش مامۆستاگیان موفق بی خوای. خوا لە ڕازی بێ دادە عایشە فەرموو. والله خەوە بینی مامۆستا تۆزیان کردە سەرمان لە خەماوتیان ئەمە سەحرەکەیان لێ تازەکردنەوە. وڵی دادە عایشە من جوابی خەونەوەوانم پێ نادرێتەوە چکە هیچ خەونامەیەکم لە ژیانمان نەخوێندوێتەوە. بەڵام هەر بە حرمەتی تەلەفۆنەکەی تۆ باسی ئەو سحروینە دوو کەلیمەی خێر دیشەڵڵا هەر بۆ دەڵێم لە بەردەمەیەکە گوێبیستی چەند وشەیەکی خێر دەبی باشە؟ ئەو دەرونی لەسەر لاچەیە. خوا لە ڕازی بێ دادە عایشە سەرچام خوشکی من. خوا لە ڕازی بێ خوشکە باشەکەم. دادە فاتیمە فەرموو. السلام عليكم.
عليكم السلام ورحمة الله وبركاته. دەست خۆش بەرنامەکەت لێ دەکەم مامۆستا. خوا لە ڕازی بێ دەستی جەنابیشتان خۆش بێ. مامۆستا دوو پرسیارمەیە. پرسیار یەکەمە دادە فاتیمە. وەڵی مامۆستا براکەم مانێکە بەس عرەقی دەخواتەوە زۆرشم دڵ پێ ناخۆشە و زۆرشی نسحەتی دەکەم و زۆرشی لەگەڵوانەی دەکەم دەدوێن بەڵام بە قسێم ناکە هەر نا مەولود شتی بۆ لە خۆ دەگرم خێرانی بۆ دەکەم دڵم توندا دڵم ناخۆشە شەو ڕۆژ بۆرە پاڕێمەوە زاوە خوای گەورە هیدایەتی نادا و دای دوحای بەخێرشم لە تۆ هەیە دوحای بەخێرن بۆ بکەی ئینشاءالله خوا هیدایەتی ئێمەش ئەو برا بە ڕێزەش بدە یاڕی بە گەورەی خۆی. بەڵێ دوهم پرسیارچم مامۆستا کوڕێکی شەید بووە بەغەدر شاغم شەید کردوە جا ئەوە لە خەفەتی دەوەی هەر ئەوەندەیە شێت نابێ. ئەو برایەت کوڕەکەی شەید بووە؟ بەڵێ تووشی نەخۆشیە بووە بەخوا هیچ شتێکم بۆ نەکرا نا حاکمی بۆ پرسیینەوە نە پۆلیسی بۆ پرسیینەوە ناڕسمی بۆ پرسیینەوە ماڵێکی دە فەقیریشی زۆرن هەوڵدا هیچن بۆ نەکراجە لە خەفەتان دەست ملی بە ئارە قوشتی بە دەخواتەوە و خەفەتی شێن هەن دەڵم تخوا دەحای بە خێری بۆ بکە. ئینشاءالله بە ئیزنی خوای گەورە قسەیەکی خێر بۆ جەنابیشت دەکەم خوا هیدایەتی ئێمە شۆیش بدە. ئینشاءالله ڕێنمایەکی دەدەم بە جەنابەت چۆن هەوسوکەوە لەگەڵ ئەو برایەدا بکەی بە ئیزنی خوای گەورە بەسەر چاودا دە فاتیمە. بەقەدر و خەسپیان لێ کوشتین مامۆستا بەقانیاندا منداڵێکی ئازارێکی دەرونی گەورەیە خوای گەورە ڕەحم بە هەموو لایە بکە و حەقی مەزلومان لە زاڵمان بستێنێ. ئامین ئامین دوحای دە بەخێرن زۆرێن مامۆستا هەچەند گوێشم لێ بکوتت مانێک ناکەم هیچی خەونان نازانم بەڵام ئەو ماڵەنا بەس ئەوەندە خەونەم جێ لێ ڕابگری لێت مەمنونم. هەل خێمدا قوربانیە دەکەن شەهانی دەکەن داکەنە قوربانی و گۆشتەکەی لەسەرێک دادنێ هەستان دەکوژنەوە داکەنە قوربانی جا بەس دوحای بەخێر دەکەم دڵم خوای گەورە حەقی نێزگێ ئەو برا و برازنامیان لێوەکە ئەو برازیشم شەهەت شێت بووە بەچێوانەوەیە. باسی دوعاکردنیشمان کرد لەو کەسانی کە دەرووندا ئازار دەدەن کە ئەو باسمان کرد تەوەری بەرنامەکەمان لەسەرەوە بوو. ئینشاءالله لە درێژەی بەرنامەکەشدا خوشکە فاتیمە قسەیەک کەش لەسەر ئەو بابەتە دەکەین بەسەر چاو. خواگەدار بێ خوشکە باشەکەم لەگەڵ ئێوەی بەڕێزیشا خوا لەگەڵ بێ خوشکە باشەکەم. خوای بە دوعای ساڵحان و چاکان و پاکان بێ یا ڕەبی ئەوە دوعای خێرمان بکەن ئینشاءالله. خوای گەورە دڵت خۆشکە یا ڕەبی خوای گەورە دڵتان خۆشکە خوا دڵی هەموو موسڵمانان و ئیمانداران خۆشکە بە ئیزنی خوای گەورەی ئینشاءالله. دو پەیوەندیمان بەڕێزان داوای لێبوردن دەکەین پەیوەندیەکان دیارە زۆر ناتوانین پەیوەندی کەوەرگین لەبەر کەواتەکە و وەڵامدانەوەی ئەو بەڕێزانە کاکە عەبدوڵڵا وەردەگرین. مامۆستا گیان سەلام عەلیکوم. عەلیکم السەلام وەڕەحمەتوڵڵا کاکە عەبدوڵڵای خۆشەویست. مامۆستا گیان دوو پرسیارم هەیە. گیانەشینەکەم برای عەزیزم فەرموو پرسیاریەکەمت. سەلامەت بیە خوا مامۆستا گیان. مامۆستا زەحمەت نەبێ کەسێک کارمەندی دایرەی باجوو بڵێن خانوبەرەوە ئەوانەیە. بەڵێ. اینجا ئەم هینە لەسەر خەڵکە نووسن زەری بە و یەکێ خاتاپۆی خانپارەیە زۆر ئەنووسن یا لیجنەن ئەچنە سەر ئەو پارەک ئەزانی کە بۆ چەند کەسێکە ڕوا بۆ خزمەتی خەڵکی اینجا ئەو گوناحبار نابن چی پارەیە زۆر لەسەر خەڵکە نووسن و کارمەندەکە دەینووسێ؟ ئەی کارمەندەکان ئەگەر ڕێنەی نووسن و یان لیجنەن و خانی وایە خانوویە بچووکە گۆڕی 900,000 میلیۆنێکی لەسەر نووسن. والله قوربانی ئینشەڵڵا قسەیەک لەسەر بابەتەش دەکەم موچەکەی حرامە. پرسیارێتریشم هەیە بە بۆنەی بێموچەی مامۆستایان و لەو سنوورەیە بە دەوامی مەکتەب نییە مناڵمان هەیە بێتاقەت بوو ناڵێن وەڵا دۆمینەمان بۆ بکرە دۆمیناکە نیژەڵم خۆتان بە قورئان و شتەوە خەریکاڵێن نەوەڵا دۆمینەمان بۆ بکڕ حرام نییە و دۆمینەیە بیکەبیت بەسەر چاو ئینشەڵڵا کاکە عەبدوڵڵا بەڵامی ئەو پرسیارانش دەدەمەوە بە ئیزنی خۆی گەورە. خوا لە ڕازی بێ کاکە عەبدوڵڵای خۆشەویست سوپاس بۆ پرسیارە جوانەکان خواگەدار بە براشینەکەم. بەڕێزان دەبەر کاتەکەمان کە دەرفەتەکەمان هەر ئەوەندە دەبێت لە خزمەتانە و کاتی بەرنامەکەمانە دەبێت وەڵامێکی پێویستیش بدەینەوە ئینشاءالله با هەوڵ بدەین لەگەڵ خەڵکیدا خودی العەفو با خۆشگلەیی نەبین وەئموڕ بالعورفی پەروەردگار دەفەرمێ کاتێک کە لە کۆمەڵگادا بێ هەڵوێز مەبە بەڵام ئەو شتانەی کە موناقەشەیان لەگەڵە یعنی بۆ نمونە دەزانی بەرامبەرەکەت فڵان شتە ناسەلمێنێ حتا تۆ قسەی لەگەڵ بکەیت لە ڕقی تۆ ئەو زیاتر دەوروژە ئەو بابەتی لەگەڵا مەکەوە لێی گەڕێ فەرمان بکە بە چاکە بەو شتانەی کە بەرامبەر وەریان دەگرێ وأعرض عن الجاهلين دوو لە ڕوتان هەر کاڵفامێکیش هەر نەزانێکیش هەڵەیەکی بەرامبەر کردی ئەوەندە ئاوڕی بۆ مەدەوە ئەعریض پشتی تێکە
پشتی تێکە خۆت لە جێریدا کاکە خۆت کەڕکە ئەو نەفامە تۆ خوا نەخواستە دوو لە ڕوتان خۆ بخەیتە ئاستی هەموو نەفامێکەوە کەواتە فەرقی تۆ ئەو چییە؟ خۆت مەخەتای تەرازووی ئەوەوە. وەڵڵاهی ئەم ئاەتە قورئانیە جێبەجێکەین لە زۆر دەمەقاڵی و خواپەناماندا لە کێشە و لە شەڕ و لە وەڵامدانەوەی کەسانی ناحەز و ئەوانە خوال دامان دەدا. ئاەتەکەی قورئان ئاەتی 199 سوورەتی الأعراف جێبەجێکەین ژیان و پەیوەندیەکانمان لەگەڵ خەڵکە بە ئیزنی خوا هەمووی ڕێک و پێک دەبێت. دێمە سەر وەڵامی پرسیاری بەڕێستان. پرسیاری یەکەم پەیوەندیمان دایکی باوان فەرمووی کوڕەکەم لە دەرەوەی وڵاتە خۆی گەورە تەمەندرێژی کە بە ئیزنی خۆی گەورە عەقیدەیان بپارێزێ ئەو بەڕێزانە ئەو کوردە خۆشەویستانەی کە لە دەروی وڵاتن یاخوا لەشتان ساغ بێ ئیشاڵڵا ئەوە دڵی دایک و باوکتان خۆشکەن کە دەڵێ چەند خۆشە ئەو دایکی باوان دەڵێ کوڕەکەم کاسپەکەی حەڵاڵە چەند سەربەرزیە لە هەر شوێنێکی ئەم دنیادابی پاروی حەڵاڵ نەبراوە. ئینشاءڵڵا ئەو کوڕە باشانەمان ئەو کچە باشانەمان کە لە هەر شوێنێکی وڵاتانی ئەم جیهانەدان بە ئیزنی خوا ئاگاداری عەقیدە و بیر و باوەڕتان بن، ئاگاداری پاروە نانە حەڵاڵەکەتان بن. دایکی باوان کوڕەکەت لەگەڵ هەموو کوڕکچی خەڵکیدا خوای گەورە عەقیدەیان پارێزراوکە لەشیان پارێزراوکە ئینشاءڵڵا هەمیشە بەگەشتی پەیوەندیان پێوە بکەن بە دڵخۆشی بێنەوە وڵاتی خۆمان و بە یەکشار ببنەوە. ئەڵێی پارەکەی ئەلحەمدولillah حەڵاڵە پارەم بۆ دەنێرێتەوە وەکو خۆت کە یارمەتی دایکی خۆی بدا یا خوالەشی ساغ بێ باوەڕتە ئەو پارەی کە بۆ تۆی دەنێرێتەوە دڵی تۆی پێخۆش دەکات گەورەترین سەدەقە و خێرە. ئەنجا ئەوەی تریشی دەڵێدایە سوپاس بۆ خوا دیارە کوڕەکەت دیندارە هەندێکم بۆ بکە بە خێر بۆ ئەم هەموو فەقیر و ئەژارەی کە لەم وڵاتەدا هەیە. زۆرێک لەو کەسانی کە لە دەرەوەی وڵاتن لە نەوەتەکانەوە هەتا ئێستا ئەلحەمدولillah باری ئابووری خەڵکیان ڕاگرتووە. سوپاس بۆ خوای گەورە ئەوانەی کەوا وەکو کوڕەکەی دایکی باوان ئەلحەمدولillah خێرەومەندن. سوپاس بۆ خوای گەورە دەستیان بە فەقیر و هەژاری ئەم وڵاتەوە بووە، دەستیان بە دەستگا خێرخوازیەکانەوە بووە. یا ڕەبی خوا هەزار ئەوەندان پێ ببەخشێ. دایکی باوان ئەو پارەی کە بۆ جەنابتی دەنێرێ وەکو مەسرفی خۆت لە خۆتە خەرجی بکەی وەکو وەفایەکی بینی ئەولادایەتی و دایکی ئەوە بەڕاستی گەورەترین خێر بۆ کوڕەکەت دەنووسرێ. پاشان ئەو خێرانەی کە لە ڕێی تۆ بە خەڵکی دەگا بەبێ ئەوەی لە خێری کوڕەکەت کەم ببێتەوە بۆ $900 ناردووە تۆ دابەشت کردووە بەسەر خەڵکە ئیتر ئەم پارەیە جێی خۆی گرتووە بە ئیزنی خوای گەورە تۆش بیدە بە مستحقترین کەس کە مستحقی ئەو پارە خێرەیە. ئەو کوڕەت ئەجر و پاداشتی $100 بۆ نووسرا بەبێ ئەوەی لە پاداشتی کوڕەکەت کەم بێتەوە لە قیامەتە تۆی گەیەنەری ئەو پارێش بە ئەمانەت و ڕێک و پێکی بە مستحقەکان شوێنی خۆی بەقەدر کوڕەکەت لە قیامەتە دایکی باوانیش $100 بەخشیوە خۆ تۆ هیچ نەبەخشیوە بەس تۆ پارەی کوڕەکەت هێنا گەیاندت مادەم بە ڕێک و پێکی و بە ئەمانەتەوە گەیانتە شوێنی خۆی دایکی باوان تۆش لە قیامەتە بەقەدر ئەجری کوڕەکەت بەبێ ئەوەی لە ئەجری کوڕەکەشت کەم بێتەوە لوتفی خوا هێندە زۆرە خوای گەورە پاداشتی $100 بۆ تۆ دەنووسێت دڵت خۆش بێ الحەمدولillah. ئەڵێ باوکی باوانیش گەرنی ئازا کردوم هەشت خێرێک بکەم لەو ماڵەدا ئەوە الحەمدولillah ئەوە نیشانەی تەبایی نێوان ژن و مێردە بۆ خۆشت ئافرەتێکی باش بووی سوپاس بۆ خوا مێردەکەشت پیاوێکی دەست و دڵفراوان و دەروون کراوەیە و خوا هەزار ئەوەندە بەویش ببەخشێ و خێزانەکەتان دایکی باوان هەر بەختەوەر بێ خۆزگە هەموو ژن و مێردێک ئەوا متمانەیان بەیەک بێ الحەمدولillah تۆش بۆ خۆت سەلماندووتە زیادە ڕەوی ناکەی کارێکی وا ناکەی لەسەر بژێوی خۆت و منداڵەکان و مێردەکەت بێ بە ئەندازەی پێویست خێر دەکەی ئەم خێرە زۆر دروستە بەڵام ئەمجا هەموو ئەو خێرەی کە دەیبەخشی تەواوی ئەجر و پاداشتەکەی بۆ مێردەکەتە و تەواوی ئەجر و پاداشتەکەشی بۆ تۆشەواتە هەردوو لا بەقەدەر یەک خێرتان دەگاتێ مێردەکەت کە ئاگای لە هیچ نییە تۆ کەسێ دێتە بەر دەرگاکە $250 دەیتێ پێویست ناکە هەموو جار چمادەم گردنی ئازاکردی مێردەکەت یەکسەر لەسەر ڕەسیدی بانقی قیامەتی ئەو $250 بۆ نووسراوە ئەو پارۆنانی کە دەیدەی بە هەژارێکی بە دەرگاکەت بە میوانێک کە لە ماڵنە بۆ مێردەکەت واگای لێ نییە و لەبەر خوا خزمەتی دەکەی هەموو ئەجرەکەت مێردەکەشت تێیدا بەشدارە و تۆش خێرت دەگا و یەک جارگەرنی ئازاکردی و متمانە لە نێوانتاندایە ئەوە الحەمدولillah بۆ خۆی کافیە. خوشکە شەهێن دەڵێ من خوێندەواریم نییە دڵت بەوەیەوە کە شەوانی جومعە و ڕۆژانی جومعە سوڕەتی کەهف گوێ لێ بگری بە سەماعە لە موبایلەوە لە تەزجیلەوە لە سەتەلایتەوە ئەوە بە ئیزنی خوای گەورە مادەم تۆ هیچ خوێندەواریەکت نییە ئەو گوێگرتن لە قورئانە بە ئیزنی خوای گەورە وەکو خودی قورئان خوێندنەکە ئەجرت بۆ دەنووسرێ وإذا قرئ القرآن فاستمعوا له وأنصتوا لعلكم ترحمون. ئەگەر دەتانەوێت خوا ڕەحمتان پێ بکە کاتێک کە قورئان خوێندرایەوە جا کەسێک قورئانەکە لەبەر چاوت دەخوێنێ یان کەسێک لە مۆبایللا دەیخوێنێ یان بە دەنگی کاسێتێک سەماعەیەک شتێک گوێ لێ دەبێ ئا لەو کاتەدا
جوان جوانگوێ بۆ بگرە هەوڵ بدە با لەمان ناکەشی حاڵی نەبێ ئەو کەلامی خوا و بەرەکەتی خوا لەو کاتەیە پەیتا دەبارێ خوشکە شەهێن خوای گەورە بەقەد ئەندازەی ئەو کەسەی لەسەر قورئانەکە قورئان خوێنی ڕئیسیە و قورئان دەخوێنێ خوای گەورە پاداشتی سوورەتی کەهفت بۆ دەنووسێ ئینشاءالله لەو هەفتەیەدا لە هەموو بەڵاو مصیبەت و ناڕەحەتێک بە دوور دەبی و لە شەڕی دەجالیش کاتی خۆی خوا پەناماندا کە بێ ئەم دەجالەکانی ئەم سەردەمە خوا خۆت و ماڵەکەت دەپارێزێ ئەڵی ترسم هەیە ئەو ترسانە ئەوە لەلایەن شەیطانەوەن ئەو مەبەست ئیمان زەعیفی نیە لەوانەیە ئینشاءالله ئیمان بەهێزیت بێ شەیطان دەیەوێت لەو ڕێگایەوە ئازارتدا ترس چییە ترس خەم و پەژارە بۆ ڕابردووە ترس بۆ شتێکی داهاتووە مادام داهاتوو لە داهاتوودا ترسێکت هەیە ئەو ترسانەدا بە ئیزنی خوای گەورە وریا بە پەنابگرە بەخوا بڵێ یا ئەرحەم الراحمین داوا لێ دەکەم بە گەورەی خۆت لە خوتورە و خەتەراتی شەیطان یا ئەڵڵا بمپارێزە بە ئیزنی خوا خۆت پارێزە بە پەروەردگار ئەوەم مەبەست سوعفی ئیمانت نییە و ئینشاءالله پێشی گوناهبار نابی بەڵام ئەو ترسانی کە بۆ داهاتوو شەیطان دەیخاتە دڵی هەمومانەوە قەلەقمان دەکە انشاءالله زوو لا دەچێت بە پەناگرتن بەخوا بڵێ خوا لە شەڕی شەیطان و نەفس بمپارێزی هەموو ئومێدەکەم هەر بە تۆیە خێر هەر لە تۆوەیە لە شەڕیش دەمپارێزی خوای گەورەش دەتپارێزێ و ئەوە زەعیفی ئیمانن نییە خوشکە ئەمینە دڵە بووکەکەم لە دەروی وڵاتێکە قسە لەگەڵ کوڕەکەم دەکەم ئامۆژگاری دەکەم بۆ بووکەکەم چاک بێ بەڵام بەداخەوە جاری وا بووکەکە وا حاڵی بووە ئەگەر لەناو هەموو خێزانێکا بەریەککەوتن قسە لەیەک هەڵبەزینەوەیەک ڕوودەدا ئەو بووکە بەڕێزەی بەڕێستان و ئەزانێت کە تۆ هانی کوڕەکەت داوە کە ئەلحەمدوللا خۆت دەزانی وانە مادام خوشکە ئامینە تۆ خۆت یەقینت هەیە کە چەند دڵسۆزی بۆ بووکەکەت بوو کچتە ئەلحەمدوللا ئینشاءالله جەنابی شەدافرەتێکی ئیمانداری بووکەکەت کچتە چەند حەز دەکەی کچەکەت بەختەوەر بێ ئەبێ ئەوەندەش حەز بکەی بووکەکەت بەختەوەر بێ چونکە کە بووکەکەت بەختەوەر بوو کوڕەکەت بەختەوەرە کە بووکەکەت دڵتەنگ بوو کوڕەکەت جەرگی خۆتە ئەویش ناڕەحەت دەبێت بۆیە بێدەوام دەبێت چۆن دوعا بۆ کوڕەکانمان دەکەین ئاواش دوعای بەختەوەری بۆ کچەکانمان بکەین چۆن دوعای بەختەوەری بۆ کچەکانمان دەکەین ئاواش دوعای بەختەوەری بۆ زاواکانمان بکەین ئەوانە کوڕمانن ئەوانش بوون بە شەرعی خوا بوونە کچمان دەستنوێژمان لەگە بووکەکانمان ناشکێ دەستنوێژی جەنابەت لە زاواکەت ناشتێ وەکو کوڕەکانت دوایە لەبەرەوە کە ئێستا پەیوەندیەکانت کەم کردوێتەوە ئیشەڵڵە تۆ گوناهبار نابی بەردەوامیش دوعای خێریان بۆ بکە بەڵام جارجارێکیش بە قسەی برای خۆت بکە خوشکە ئەمینە پەیوەندی لەگەڵ بووکەکە تا بکە بڵێ وەڵڵی کچە شیرینەکەم تۆ لەگەڵ کچەکانمان هیچ فەرقت نییە بڕوا بکە پێش کوڕەکەم دوعای خێر و بەرەکەت بۆ تۆ دەکەم ئیشەڵڵا ئەوە ژیانتان بەختەوەر بێ هەمیشە لە بینی ژنوێدا بۆڵە و ناکۆچیش دەبێ بەڵام دڵنیا بە کچی خۆم من بەس لە چاکە زیاتر خۆشبەختی ئێوە زیاتری چم ناوێت ئاوا جارجار نەکەن لەگەڵ کوڕەکەتا پەیوەندی لەگەڵ بووکەکەش تا بکە ئەگە قبوڵی کرد و جوابی دایە و تەلەفۆنەکە هەڵگرتی ئەگە ختیشی قسە لەگەڵا ناکەم ئەو خوا بە خۆی عالمە تۆ لە قیامەتە ئەجری خۆت دەست دەکەوێ و خوا هیدایەتی ئەو بووکەش بدا ئینشاءالله لەگەڵ کوڕەکەتا بەختەوەر بن دایکی عەبدوڵڵا ئەڵێ پرسیاری خوشکێکە هەموو دووشەمە و پێنجشەمەیەک عەهدی کردووە یعنی پێویستی کردووە لەسەر خۆی ئەگە خوای گەورە ئەو مرادەم بێنێتە جێ ئەم کارم بۆ بکە وعد بێ هەموو پێنجشەمە و دووشەمەیەک بە ڕۆژوو بم ئێستا دڵە هەز بە لاوازبوون بێهێزبوون دەکەم ئایا گوناهبار دەبم بەڕێزان ئەو بەڵێنانەی کە ئێمە پەروەردگاری ئەدەین مادام ئەمە ڕۆژوو تاعەت و عیبادەتە ئەمە نەزری خێرە یعنی ئیتاعی خێرە حتا بۆی دەکرێ چۆن خوا وەڵامی تۆی دایەوانێ و ئاواتەکەی هێنایە جێ تۆش وەفا بە پەیمانەکەی خۆت بکە بەڵام ئەو وەختەی ڕۆژووی ڕەمەزان کە فەرزە کە هیچ قەرەبوویەکی نییە ڕۆژووی ڕەمەزان فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخرى ئەوە کاتی کە ڕۆژووی ڕەمەزانە تۆ لە مانگی ڕەمەزانە زانیت بەم ڕۆژوانە نەخۆشتر دەبی جەستەت لاواز دەبێت تووشی لەرزین دەبی تووشی بورانەوە دەبی ئەینا هەر تۆزێ بێت تاقەلبی نا وەڵڵا برا خوشکە باشەکەم ئەو بە دادەیە دەبێ بزانێ وەڵای ڕۆژووی سونەت لە فەرزی ڕەمەزان قورسترە چونکە ڕەمەزان بەعام بە ڕۆژووی زۆر مشکلە نییە بەڵام باوەڕتانێ بە تەنیا کە بە ڕۆژووی زۆر قورسە بۆیە پاداشتیشی زۆرە زۆر تۆزە هەز بە سەریەشەیەکی کەم بکەی و بێتاقەتێک بکەی وەڵام ێوارەکە دوو دەنە خورمای بەربانگت خوارد سیحەتت باش بەوە ئەوە لاوازی نییە بەڵام هەستت کرد دوای بەربانگ یعنی ڕۆژی جومعە و شەمەش هەر پێێتەوە دیارە و لە کاروبار و خزمەتی ماڵ و مێر دوات دەخا ئەوە خوای گەورە ئاگای لە حاڵتە بپاڕێەوە بڵێ یا ئەرحەم الراحمین یا ڕەبی خوای عیتابم لێ نەگری وەڵڵاهی سیحەتم تەواو نییە شەر بێ سیحەتم باش بێ ئەبێ بیانگرم یان خوشکە باشەکەم بۆ نونە لە هاویندا لە ڕۆژگاری درێژە دووشەمە و پێنجشەمە بە ڕۆژووی سیحەتت تێک دەچێت بەڵام ئایا ئەی زەمەنی ئێستا ئەی لە پاییز و زستانە وەڵای هەر ئاوا دەکەی فریای ئەوە ناکەوی کاروبارێکی ماڵ دەرەوە جێبەجێەکەی وەختی بەربانگی ئێوارە دێ ئەگەر زانی لە هاویناندا مایانگرە
بەڵام لە پاییز و زستانە بیانگرا لە وەختە ڕۆژە کورتەکانە بیانگرا لە ڕۆژە درێژەکاندا مەیانگرا یان هەفتەیەک بگرە و هەفتەیەک مەگرە یان دوو شەمەیەک بە ڕۆژوو بە هەفتەی داهاتوو پێنج شەمەکەی بە ڕۆژوو بە هەر دامە بڕێ لە خێرەکە هەر دامە بڕێ لە خێرەکە ئەگە هەموو هەفتەیەک نەبێ بە هەفتەنا هەفتەیەک بێ ئەگەر دووشەمە و پێنجشەمە بەیەکەوە نەتگرت با جارێکیان هەفتەیەکیان پێنجشەممە بە ڕۆژوو بە هەفتەیەکیان دووشەممە بە ڕۆژوو بە ئیزنی خوای گەورە ئەگەر هاوینان بۆ نەگیرە هەوڵدە لە پاییز و زستانانە وەفا بە نەزرەکەت و عەهدەکەت بکەی خوای گەورەش لەگەڵ ئەوەدا کە لە توانات دانیە لا یکەلیف الله نەفسا ئیلا وسعها ئەوەی لە توانای بەشەرە نەبێ پەروەردگاریش داوای کارێکی لێ نەکردوین کە لە تواناماندا نەبێ ئەڵێ بۆ شەونێش هەڵدەستم خوای گەورە لێت قبول کە وەختی دوعای قبول بوونە زۆر کارێکی جوانە بەنسبەت پرسیارەکەتەوە ئا دەستنوێژ تازە بکەمەوە ئەگەر دەستنوێژن نەشکا بێ بێ دەستنوێژی بەسەرا نەهات بێ نەخێر تۆ بۆ نمونە لە نیوە شەوە بە خەبەری سعاتێ دوو نوێژت کردووە دواتر ئەوە دانیشتووی تەسبیحات دەکەی ڕانەخشاوی ینی بەهینەوە جارەوە نەوزێکی بچووکی شتدا بێ مادام نەجوڵاوی و تەواو دڵنیای لە خۆت ئالەو حاڵەتاندا خوشکە دایکی عەبدوڵڵا ئەو کاتە پێویست بە دەستنوێژ تازەکردنەوە ناکە بەڵام بۆ ئەوەی کە دڵنیابی و خێرەکەت کاملتر بێ ئەگەر ئاوێکی گەرم هەبوو زستان زۆر سەخت نەبوو و دەتوانی دەستنوێژەکەت هەڵگریەوە وەڵاوە باشترە چۆن دەستنوێژت هەڵگرتەوە بۆ شەونێژەکان با ئەلیحسان و بیتەمامی دەستنوێژیش هەڵگرەوە خوشکەکەم دایکی عەبدوڵڵا بۆ ئەوەی کە نوێژی بەیانیەکەشتی پێ بکەیت بەڵام ئەگەر زانیت ئاوەکە ساردا ناڕەحەتە ئاوی گەرم نییە کارەبا نییە ئالەم حاڵەتانەدا مادام دەستنوێژن نەشکاوە هەر بەو دەستنوێژێ بۆ شەونێژ هەڵگرتووە نوێژی بەیانیەکەشتی پێ بکە خوای گەورە قبوڵی کا و خوای گەورە ئیدامە و دامەزراویت پێ ببەخشەیە دادا عایشە دەڵێ لە خەوما پیاوەتم سیحری لێگرا من خەونانەی خەون لێک نادەمەوە بینەرانی بەڕێز هیچ خەون نامەیەکم نەخوێندوێتەوە بەڵام دایکی عایشە ئەوە هەموو خەیاڵاتە میلەتی ئێمە واقعی نەما هەموو ژیانی بوو بە سیحر لە خەونیشە هەر باسی سیحرە ئەوەندە پەنا بگرن بەخوا کە هەستای زیکری خوا بکە ئەو ڕۆژە بڕیار دە 100 سڵاو لە پێغەمبەر بلێدە صلی الله علیه وسلم 100 جار بڵێ ئەستەغفر الله یا ربی خوا پەنا دەگرم بە تۆ ئەعوذ بالله من الشیطان الرجیم ئەو خەونانە لە یاد کە سحر و جادو جا وڵاتی هەموو گرپێ هات چاولی ئەوەندە لە ڕۆژە بیر لێ کردێتەوە خەون نییە دایکی عایشە ئەوەندە لە ترسی سحر و جادو چاوپیس ترساوی لە شەویشا خەونی پێوە دەبینی ئەوە میمۆری مێشکل لێ دەداتەوە ئەوە هەر خەونن نەبینیوە ئەوە هەر خۆتی بە خۆتی دەڵێەوە چونکە دیارە لە ڕۆژە زۆر مشکلی سیحر و جادو هەیە لە جیاتی ئەم شتانە زیکری خوا بکەن پەنا بۆ خوا بەرن ژیانمان مردنمان ڕزقمان ڕۆزیمان بەختمان زەواجمان کوڕمان کچمان هەمووی بەدەست یەک شتە ئەویش ئەڵڵایە ئەویش کە خالق و مەخلوق نییە والله ساحر مناڵم بوونی سحر نیە نەعوذ بالله بوونی چاوپیسی نیە نەعوذ بالله ئەوەی قورئان فەرموویەتی حەق و ڕاستە بەڵام وڵات بەو شێوەیە نییە کە ئەم خەڵکە ئاوا دەستی داواتێ ئەمە بەشێکە لە نەخۆشە دەرونیەکان هەموو بە زیکری خوا چارەسەرکەن ئەوەندە لە دەریای واقعا بژین لە دنیای واقعا ئەوەندە لە پەنامە بنە دنیای خەون و خەیاڵات و سحر و جادو خوشکە فاتیمە دەڵی برایەکەم عەرەق دەخوا نەسیحەتی دەکەم دوعای خێری بۆ دەکەم هەر ئەوەندە لەسەرە ئینسان کاتێک کە کەسێک نزیکێتی دەبێت بە بەلادان و توشبوون بە گوناهە گەورەکان ئەوەی دەسەڵاتە نەسیحەتە خەم پێ خواردنە لە قیامەتە تۆ هیچ گوناهباریەکە ناگات ئێمە دوعای بۆ دەکەین خوشکە فاتیمە یا ربی خوای گەورە براکەی ئەو برای هەموو لایەکمان هەموو برایانی ئیماندارمان هیدایەت بدا ئەوانەی کە مبتەلا بوون بە عەرەق خواردنەوە بە مادە هۆشبەرەکان بە نێرگەلە و مادە خراپەکان یا ربی خوای گەورە لەو بەڵایە ڕزگاریان کە ئەو بەڵایەکی گەورەیە هەم بۆ جەستەیان هەم بۆ ژینیان هەم بۆ دینیان هەم بۆ دنیایان هەم بۆ قیامەتیان ئەوەی کە کوڕەکەی شەهید بووە بە ناحەق ئینشاءالله خوای گەورە ستەمکاران لە ناو دەبا حەقی مەزلومان دەستێنێتەوە ئێوە ماڵێکی فەقیر و دەسەڵاتان نەبووە بەڵام خۆخوا هەیە خوایە کە حەقی خۆتانی پێ بسپێرن ئەوەندەش باسی مەکەنەوە بە کاکیشت بڵێ کاکەی جان تۆ کوڕەکەت تازە شەهید بوو بە ناحەق بە ناڕەوا لە حکومەت لە دەسەڵات لە پۆلیس لە دادگای هیچمان بۆ نەکرا بەڵام خۆ دادگای قیامەت هەیە خۆ دادگای ئاسمان هەیە دۆڕکان نوێش بکە لە جیاتی خو دەدەی عەرەق خواردنەوە ئەوانە خوب بدە تەسبیحاتی خوا خوب بدە مزگەوت جومعە و جەماعەت پاڕانەوە و دوعا شەو نوێش هەستە بڵێ یا ئەڵڵا ئەو زوڵمەی کە لە من کراوە من دادگای سەرزەوی نەیتوانی هیچم بۆ بکە بەڵام دادگای ئاسمان دەنگم دەبیستەیە دادگای قیامەت تەرازویەکی عەدل وەنەضع المەوازین القسط ليوم القیامە عەدلێکی مطلق بەس لەوێدایە هەرچی ستەمی لە کەسێک کرد بێت لۆپی خوێنی ڕشت بێت جەرگی کەسێکی سووتان بێ تێناپەڕێ بەسەر خوای پەروەردگارە ئیتر لەوێ مەحامی و قانونی دنیا و پشتی مەسئول و عەشیرەتی فڵان و ئەوانە نامێنێ
لەبەرەوە خوشکە فاتیمە ئینشاءڵڵا تۆش پشتیوانی براکەت بە بۆ چاکە و هانی مەدە بۆ تۆڵەکردنەوە ئەوانە دایمە هانی بدە بۆ لێبوردەی بڵێ کوڕەکەمان ڕۆیشتووە بە زەلامێشکەش نەکوژرێت تۆڵەکە بدەیتە دەستی خوای گەورە باشترە و قیامەت و دنیاش پاداشمان دەداتەوە ئەو زاڵمەش ئەوەندە باسی نەکەین و خوا نەخواستە با مشکلەکانتان گەورەتر نەبێ لە خوا قوربانی بە سەگ وانە دەکرێتەوە هەر ئەو ناڕەحەتەی ڕۆژە عەرزم کردن جوابی خەون نادەمەوە بەڵام ئەوەی کە لە خەوا سەگەکان سەردەبڕێنوانە ئەو مشکلەی ماڵەکەتانە ئەوەندە ئەم شەڕ و ئاژاوە خوێن ڕشتن و کوژرانی کوڕێک بە ناحەق و ستەم لێکرایی ماڵەکەتان ئەمانە لێت دەبن و ئازانی خەونن ئەوە ناڕەحەتیەکانی ڕۆژن لە فیلمی خەوا شەو دێتەوە مێشکی مرۆڤەوە شەیطان بە نەفرەت کە پەنا بەخوا بگرە زیکری خوا بکە دەستنوێش هەڵگرە نوێش بکە دوعای خێر بکە و ئێمەش بڵێن یا ڕەبی خوا ڕەحم بۆ ماڵە بکەی و ڕەحم بۆ برایی ئەو خوشکە بە ڕێزەمان بکەی خوا هیدایەتی هەموو لایەک ئێمەش ئەویش بدە کاکە عەبدوڵڵا وەکو دوا پەیوەندی ئەفەرمووی کەسێک کە کارمەندی باج و خانوبەرەوە ئەو زەری بە شتانەیە ئەوانە بەڕێزان دەبێ وڵات سیستمێکی هەبێ نابێ وڵات هیچ وڵاتێکی دنیا هەر وڵاتێک ئەگەر هاوڵاتیەکانی خۆشبەخت بن ئەگەر خەڵکەکەی حەز بە ئیسراحەت بکە ئەبێ نیزامێک هەبێ ئەبێ یاسایەک هەبێ یاسای باج و زەری باش نابێ پەیوەست بێ بە کارمەندەکانەوە ئەگە کارمەندێکی بەڕێز ئەگە کارمەندێک لە دایرەی زەریبە و باش کۆکردنەوە و خانوبەرە ئەوانەدا حبی شخصی بەکاربێنێ لەگەڵ ماوەسافاتی دۆستەکەمی بۆ دەنووسێ لەگەڵ کاک فڵان کەسان لە ناسیا و نازانێت کێیە بە ئارزوی خۆی زۆری بۆ دەنووسێ وەڵای ئەوە معاشەکەی حرامە وەڵی خوای گەورە تۆڵەی لێ دەکاتەوە وەڵی حکومت ناشرین دەبێت پێی بەڵام ئەگەر یاساکەی بۆ دانرا بوو لە سەر و خۆیەوە یعنی لە هەموو دنیادا بوون منە کڕین و فرۆشتن بازێکی حکوومەت هەیە ڕسوماتێکی ئەگەر لە حەدی خۆی نەچێتە دەرێ لە هەموو سەرزەویدا ئەوە هەیە نەک لە کوردستانە بەڵام ئەگەر ئەمە بە یاسا ڕێک خراب واتە کارمەندەکە هیچ دەسەڵاتی نەبوو مامۆستا فڵان کەس بێ و کاکە فڵان کەس بێ و حاجی فڵان کەس بێ و فڵان ڕئیس عەشیرەت بێ و فڵان مەسئولی سەرکردایەتی بێ هەمان یاسا وەکو یەک دەیگرتەوە ئەم بەس تەنها ئیمزا و تەوقیعی لەسەر بوو وەڵا کاکە موچێ ئەویش وەکو خەڵکی حەڵاڵە مادام ئەم دەسەڵاتی خۆی تێدانە ئەم یاساکە جێبەجێ دەکا بەسەر فەقیر و هەژارە بەسەر کرێکار و دەوڵەمەندە بەسەر سەرکردایەتی و هاوڵاتیدا هەموو وەکو یەکسەی دەکا بەڵام ئەگە حوبێنەی تێکەوت و واستەی تێکەوت و بۆ سەرکردن نەی دەتوانی بۆی بنووسێ بۆ فەقیر تۆڵی ئەویشی لێ دەکردەوە وەڵی ئەوە ویژدانی دەبێت ناڕەحەت بێ و پارەکەشی حرامە بێم لەم بێموچەیەدا کە بەداخەوە لە بەشێکی زۆری کوردستاندا دەوام فەوتا قوتابیەکان هەمووی وەڕزن ناوەڵە کاکە عەبدوڵڵا من دەڵم دۆمینیان نەچی بۆ بکڕی من لەسەر حەڵاڵی و حرامی دۆمینە قسە ناکەم چکە مامۆستایانیشی لەسەرەوە فتوایان هەیە بەڵام وەڵڵاهی منداڵ کە فێری دۆمینە بوو سەرەتای لادان و قوماریەتی هەر ماڵێک دۆمینەی تێدا کرا ئەوە دڵنیا بەبانی ئەم پەرپەڕێن و هینەشی تێدا دێتە ناوە زۆری قومارچیەکان لە دۆمینەکەەوە فێربوون من ناڵم خوا نەخواستە دۆمینەچیەکان قومارچین بەس زۆربەی ئەوەی فێری قومار بووە لە مناڵەوە لە دۆمینەوە فێر بوو ناوەڵە کاکە عەبدوڵڵا جەناب قسەکەت زۆر ڕاست بووە مادام قوتابخانەکان نین و دەسەڵاتی ئێتمەی تێدا نیە مامۆستاش گوناهە مامۆستاش مستحەقی موچەیە وەڵڵی کاکە بە گیرفانی خاڵیەوە لە پۆلا دەرز ناوترێتەوە هەرچەند دواتر هەر فەقیرەکان ئەوەی کوڕی دەوڵەمەندە کچی دەوڵەمەند و منداڵی دەوڵەمەندە ئەوە لە هەولێر لە سلێمانی لە دار و بەری کوردستانە مەکتەبی ئەهلی بە مەکتەبی ئەهلی بڕۆبەوداوە ئەو مەکتەبی خۆی مەزبوط واگەشتنە ئیمتیحانی نیوەی ساڵ هیچ کێشەشیان نییە ئەوەی ماوەتەوە فەقیر و هەژار و منداڵی مامۆستاکان خۆیانە کە بەداخەوە دەبوو وانە بوویە بەڵام بە هەر حاڵ ئەوەی جەنابەت فەرمووتە منداڵەکان بچنە دەورەیەکی قورئان الحەمدولله لە هەموو ئەم بنکەی لەبەرکردنی قورئان و فێربوونی قورئان و فەرموودەی پێغەمبەر و صلی الله علیه وسلم و ئەنجا کتێب خوێندنەوە ئەوە تا منداڵەکان ئەمە خوێندەوارن ئەم کتێبە جوانانەی کە ئێستا دەرەچێ هەر شیرینت سەیری بەرگەکەی چ جای ناوەڕۆکەکەی ئەم هەموو کتێبی تەفسیری قورئان و فەرموودە و چیرۆکی منداڵان و ئەتخوا حەیف نییە منداڵ پەلاماری دۆمینە بدە بەخواستەمێکی گەورەیە واللهی بۆ گەورەش من نازم ینی کە بەلای کەسێکا دەڵم خەریکی دۆمینە بێ هەر زۆر بەزەیم پێدا دێتەوە تو خواوەرە لەم هەموو سەردەمەدا کە سەردەمی چۆن شەڕ زۆرە واللهی سەردەمی خێرە سەردەمی ئەم هەموو کتێبە جوانە ئەم هەموو عیلم و زانیاریە ئەم هەموو بنکەیە دەچی هەر کۆڵانێکەوە الحەمدولله مامۆستا لێبوردەکان خۆ بەخشانە بەبێ پارە قورئان فێری خەڵک دەکەن ناوەڵە کاکە عەبدوڵڵا بەڵام ئیشەڵڵا عاجزیان مەکە بۆیان ڕوون بکەوە کە زەرەر و زیانی ئەم دۆمینە و شتانە کات کوشتن یعنی خۆ کوشتن وەکو لە دەرسەکەی مەکتەب مەحروم بووی با لە دەرسەکەی ئاین و دینەکەت مەحروم نەبی با لە خوێندنەوە و فێربوونی ڕەوشتە جوانەکان مەحروم نەبی بە هیچ شێوەیەک ڕێگەیان پێمەدە دۆمینە بێتە ماڵەکەتەوە لە دۆمینەوە منداڵەکانت وردە لا دەدەن فێری ئەوە دەبن کە مەکتەبیش دەستی پێکردەوە بە ئیزنی خوا ئەو دەرگایش دەکرێتەوە وەڵای وان لێدە ئەمجا سەعیەکەشیان ناکەن واتە لە مەکتەبدا بڕان خوا نەخواستە تووشی قوماری گەورەش دەبن خوای گەورە ڕەحم بە ماڵ و منداڵی هەموو لایەکمان بکە
بەڕێزان بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەی پرۆگرامی خۆشەویستی نێوان ئێمە و پەروەردگارمان زیاد بێ، خۆی گەورە لێمان ڕازی بێ، خوا بەرەکەت بخاتە ماڵی هەموو لایەکمانەوە، گرفتەکانمان حەلکە، شیفای نەخۆشیەکانمان بدە. سوپاس بۆ پەیوەندی جوانەکانی جەنابتان، سوپاس بۆ کەسانی کە متمانەیان پێمانە و بەردەوام پرسیار بۆ کەناڵی دیمەن دەنێرن. بەخوای پەروەردگاری جیهانیانتان دەسپێرم. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.